خوێندنگەکانی بزاوی خزمەت لە ئەفغانستان 22 ساڵە خزمەتی ئەو وڵاتە دەکەن دوای ئەوەی بڕیاری ڕادەستکردنیان بە دەستگای مەعاریف دەرکرا کە سوکاری خوێندکاران ڕەخنەی توندیان ئاراستەی بڕیارەکە کرد. 2 ڕۆژ پێش ئێستا لە کاتی وانەدا بەرپرسانی تورکیا هەوڵیاندا خوێندنگەکە داگیر بکەن. شەوقی سێچکین ئاڵپای کۆنسۆڵی تورکیا و زەکی بولدوک بەڕێوەبەری تیکە و بەرپرسانی مەعاریف لە کاتی هاتنیان بۆ خوێندنگەکەی مەزار شەریف ڕوبەڕووی ناڕزایەتێکی زۆر بوونەوە کە سوکاری خوێندکاران ڕەخنەی توندیان ئاراستەی ئەو داگیرکاریە کرد کە سوکاری خوێندکاران لە بەرامبەر ئەو کارە نایاسایی ڕایانگەیان کە ئەمە وەک دەستدرێژی بۆ سەر خاکمان دادەنین و بە هیچ شێوەیەک قبوڵی ناکەین. تورگای ئۆڵچایت و سەرۆکی کۆمەڵی ڕۆژنامەنووسانی تورکیا سەردانی عالی بۆڵاچ و ئاکن ئاتالای کرد لە زیندانی سیلیڤری و لە کاتی هاتنە دەرەوەیدا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا. تورگای ئۆڵچایت و ئاماژەی بۆدا کە عالی بۆڵاچ چەند ساڵێک لەمەوە پێش نەشتەرگەریەکی دڵی ئەنجامداوە و تاکو ئێستاش چەندین نەخۆشی لەگەڵدایە و بارودۆخی خراپە. ئۆڵچایت و دەشڵێت یەکێک لە هۆکارەکانی کێشەی تەندروستی عالی بۆڵاچەوەیە کە ئەو دەرمانانەی بەکاری دەهێنێ ئۆرژیناڵ نییە و ئەمەش بە ئەنقەست پێی دەدرێت. لە کاتێکدا ڕاوێژکاری وەزارەتی دادجەختی لەسەر بابەتەکە کردوێتەوە بەڵام تاوەکو ئێستا دەرمانی ئۆرژیناڵی پێنادرێ. سەرەڕای ئەمانە عالی بۆڵاچ ورە بەرزە و کار لەسەر نووسینی کتێبێکی فەلسەفی دەکا. عالی بۆڵاچ کە نووسەری ڕۆژنامەی زەمان بووە 20 مانگە لە زینداندایە و بە لێکۆڵینەوەکانی لەسەر فەلسەفەی ئیسلام و قورئان ناوی دەرکردووە. لە دوای ڕاگەیاندنی بارینە ئاسایی لە تورکیا هەزاران ئافرەت و زیاتر لە 800 منداڵی ساوە لەگەڵ دایکیان زیندانی کراون. لە کاتێکدا مافی مرۆڤ لە تورکیا لە مەترسیدایە پێشانگایەکی وێنە بۆ پیشاندانی ئەو زوڵم و زۆرە لە ئەمریکا کرایەوە. لە کتێبخانەی ناوەندی ئەتلانتا وێنەی ئەو ئافرەت و منداڵانەی کە لە تورکیا زیندانی کراون نمایش کرا. لە پێشانگاکەدا چەند نامەیەکی ئەو ئافرەتانەیش خوێنرایەوە کە دەست بەسەر کراون. پێشانگاکە لەلایەن سێت درێمفری و AST و ئەتلانتیک ئینستیتیوت ئەنجامدرا. بڕیاروایە پێشانگاکە تا 30 نیسان بەردەوام بێت و هەفسە هێڵدەست بەرپرسی سێت درێمفری وتی ئایا گوێتان لە هاواری زیندانیانی تورکیایە؟ لە تورکیادا هەزاران ئافرەت و منداڵی ساوە لە بارودۆخێکی خراپدا زیندانی کراون. زۆربەی لەبەر ئەوەی هاوسەرەکانیان لەوێ نییە. لە نەخۆشخانە دەستگیر کراون و زۆربیان ئاشکەنجە دەدرێن وەک لە راپۆرتەکەدا ئاماژەی پێکراوە. دکتۆر کاتی ڕێڤس لە دەفتەری یادگاری پێشانگاکەدا نووسی دەمەوێت باسی وێنەیەک بکەم کە هەرگیز دەبەرچاوم لا ناچێت. چیرۆکی ئەو وێنەیە ترسناک بوو. دایکەکە تازە منداڵی بوو بە زەحمەت خوێنی بۆ دەچوو بەڵام پۆلیس بێگوێدانە ئەو بارودۆخە منداڵەکەی لێجیا دەکاتەوە. باوەڕ دەکەن کە دایکەکە لەسەر کورسی کەم ئەندامی ڕەوانی زیندان دەکرێت ڕووداوێکی تراژیدیە.